لەگەڵ تیمی یانەی هەولێر قسە دەکەی پێم وایە. بەڵێ وەڵا لە خەتی لەگەڵ تیمی یاری هەولێر بەڵێنم پێدان یاریەکی باش بکەن وەکو یاریەکە مەگە بردیانەوە مکافەکەیان لۆ دووبارە دەکەینەوە ئینشاءڵڵا. لە بردیانەوە هەمویان مکافەیان هەیە جەماوەری هەموو چاویان لێ ئەو شەوە بەخۆشی بچنەوە مارێ. باشە؟ کاک سەفین لەگەڵ تیمی یانەی هەولێر قسە دەکەی پێم وایە. بەڵێ وەڵا لە خەتی لەگەڵ تیمی یاری هەولێر بەڵێنم پێدان یاریەکی باش بکەن وەکو یاریەکە مەگە بردیانەوە مکافەکەیان لۆ دووبارە دەکەینەوە ئینشاءڵڵا. بەس گوتم دڵی ئەو هاندەرانە و شاری هەولێری خۆشەویست خۆش بکەن. بەبینینی هاندەران یانەی وەرچی هەولێر و ئامادەبوونیان لە شەقامی ئیسکان جاستێکیان هەبوو کە قسە دەکەن. زۆر دڵخۆش بوون و بەڵێنیشاندا هەموو جوهودی خۆیان بەکاربینەوەشەوە. لەگەڵ دەست بەکاربوونی بەڕێستان بێگومان گۆڕانکاری زۆر گەورە ڕوویانداوە. چ بەڵێنێک بە هاندەران دەدەی بۆ ئەوەی لە زووترین کاتدا یاریگای یانەی وەرچی هەولێر کۆتایی پێبێتن و کەی کۆتایی پێدێت؟ ئینشاءڵڵا گەمەی چوارەم لەگە گەرمە زۆر هەموو توانایەکمان بەگەر خسیە کە لە شاری هەولێری خۆشەویست یەکەم یاری بکرێتن. باشە بۆندە گەورەکانی یانەی وەرچی هەولێر کۆتاییان کۆتاییان پێهات ئاخیر بۆندمان مابۆیش ئینشاءڵڵا بەیانی هەندوو بەیانی لەگەڵ لاعیبێکی یاریزانێکی سربیمان هینایە و هەر شەش بۆن تەواو بوون. لە کام هێل یاری دەکات ئەم یاریزانە نوێیە؟ لە وەسەط. باشە.